ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی تەندروستی. جارێکی تر هاتووینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی تەندروستی. بەرنامەی ئەم جارەمان مەوزوعەکەی لەسەر کەمبوونەوەی پلاستیک و کاریگەریەکانی لەسەر ژیان و ژینگە. دیارە بەرنامەی ئەم جارەمان تاقیقاتێکە کە لە حاڵی حازریشە ها لە جەریانە ئازمایشێکە ئەوەتە وەکو بەڕەسی و توێژینەوەیکە کە ئیسە من لە خزمەت ئێوە بینەرانی خۆشەویستم هێشتا نەتیجەکەی کولیەکەی ئەعلام نەکراوە، بەڵام لە جەریانە خۆیان وای ئەعلانیان کردووە کە ئەگەر لە مەعرەزی پلاستیکی کەم، ئەو شتێک کە خۆیان ئشارەیان کردووە پلاستیکی کەمە بین، ئایا لەسەر سڵامەتی لەسەر بازی لە نەخۆشیەکان تەئسیری هەیە. هەروەکە ئەو تیمە من پێشەکی بڵێم کە لە ئوسترالیان تیمەکە تاقیقاتەکەی خۆیان دەست پێ کردووە بە پلاستیکی کەمەوە. ئەمە واقعیەتێکە ئەگەر بڵێن بە کولی پلاستیک لا ببرگێت حەذف بکرێت لە ژیانە واقعاً سەختە، یعنی زۆر سەختە. پلاستیک وا بوو کە ئەسڵەکەی خزمەت کا بە بەشەریەت، حتا خزمەتیش کا بە تەبیعەت، بە ژینگە. بۆ نمونەکەی وا بوو کە مەسەڵەن پێش ساڵی 1970کان بەدواوە میوە سەوزی یا شتانێک ئەسێنرا لەناو پاکەتگەرێکی کاغەزیە بوو. دوای ئەوانە ئەم کیسە نایلۆنگەرە هاتە بازار، بۆ ئەوە بوو کە وتیان ها ئەوەنە دار و جەمەڵەکان لە ناو نەبین بۆ کاغەز و پاکەت لێ دروستکەین. بەڵام ئیسا ئەو نایلۆنگەرە، ئەو کیسەگەرەی کە کیسەگەر نایلۆنیە ناسرین خۆی بۆ بە دوشمنی ژینگە و گەورەترین دوشمنی ژینگەست. یا ئەوەی کە مەسەڵەن پێشتر ئەگەر کەسێک ڕوو بۆ بازار شتێک بسێنێک دەسەچینەی لەگەڵ خۆیان هەبێت، ئەو دەسەچینەیشە لە توڵی دارەکان دروستە کریە یا لە زەل بوو. بۆ نمونە ئەوایشە هەر بوو بە پلاستیک یا فرشتگەر، یعنی هەر مەوردێت تۆ ناوی وەی ئیسەیتر پلاستیک جێگەی کردوێتەوە. یا نانەشانێکە مەسەڵەن برنجێ دروستە کرا بۆ ئەوەی کە ئاوچڕ بێت لە نانەشان استفادەیانەکرێت، هەرەوە نانەشانە بوو بە سافی بە پلاستیک. یا بازە تاغیرات کراوە، مەسەڵەن لە بازێ فەنگەرە، لە بازێ بەشکەرە توانراوە پلاستیک بە کولی حەذف بکەی، بەڵام لە بازی ڕشتەگەر ناکرگێت، یعنی غەیرە ممکنە. بۆ نمونە دوو مثال بێرمەوە بۆ بینەرانی خۆشەویستمان. فیلم، ئەو نگاتیڤگەرە کە دروست و دیارە فیلم کە دروست و ئەوەڵجار چۆن پلاستیک نەبوو، تەسویرێک کە ئەو سیستمە دروستیان کردو لەسەر شیشەیەکی ناسکە دای ئەنیا، دواتر هەر فیلم دروست بوو کە فیلمێکی پلاستیک بوو، یعنی نگاتیڤەکە پلاستیک و حتى مەوادێکیشیان لێدا کە زۆر خەتەرناک بوو، یعنی بە سرعەت ئاگریە گرت، حەوادثێک لە تاریخە لە وڵاتگەر جۆرا و جۆرە ناو سینماگەرە دروست بووگە کە بەهۆی ئەو فیلمە بووگە کە ئەو پلاستیکە ئەو مادەیەکی ئاتەشزای بووگە. ئیمڕۆ مەسەڵەن ئەوە نەماگە لە فلاش مەمۆریک استفادە ئەکرگێت، بەڵام وتم لە بازی ڕشتەگەرە تو ناتوانانی حەذفێکی. بۆ نمونە شامپوو، ئەگەر شامپوو بۆ زەرفێکی گەرەکە خۆی نگاداری کردەوە، زەرفە مەسەڵەن پلاستیک نەبێت، لە چه مەسەڵەن استفادە کردێت. ئەو مۆزوعاتەسە کە ئەم تاقیقاتێک کە کراوە و تویانەکە شێوەی ژیان بە پلاستیکی کەم چۆنە بێت، یا ئەوەی کە ئەو ئازمایشە کە ئەم چەند کەسە، ئەڵبەتەمانە کە منەڵم چەند کەس، چەند زانای یا دانشمەندی ئوسترالیاین کە دەستیان داوەتە ئەم تاقیقە، ئەگەر کەسانێکە لە خۆیان لە مەعرەزی نەخۆشیە هەن، لە مەعرەزی پلاستیک بەڵام بە ڕێژەیەکی کەمە قەرار بگرن، چه تەئسیراتێکی ئەتوانێ ببێ لەسەریان. بۆ ئەوەی کە بڕینە سەر بابەتی ئەسڵی بەرنامەکەمان کە ئەم مۆزوعەسە، من هەر لەوە دەست پێ بکەم کە تیمێکی تاقیقاتیە کە چەندین زانان و ئەم زانایانە لەسەر کەمبوونەوەی یعنی کەمکردنی پلاستیک لە ژیانە زانن ئایا تەئسیراتەکەی، چون تەزئیراتێکی منفی هەیە، ئەو تەئسیراتە منفیە کەمەکاتەوە ئەگەر
شێوەکەی ئەوەی کە بۆچی هەر جەرەقەی بیرکردنەکەی لە چی هاتووەتەوە مەوادێک هەیە لە ناو پلاستیکە کاتێکە ئەو مەوادە واردی لەشە بن ئەتوانن زەمینە فراهەمکەن بۆ نمونە بۆ قەڵەوی ئەو قڵەویشە بتانێ بێتە هۆکار یا سەرچاوی بۆ بازێ لە نەخۆشیەکان ئەوەی کە هاورد بوتیشیانە پلاستیکی کەم ئەو پلاستیکە ڕێژەکەی تێر نەخوارەوە لە مەحسوڵاتی بێداشتیە لە مەحسوڵاتی غەزاییە ئەتوانێت ئەگەر کەمەوە بێتەوە ئەو بارگەریە بێتە خوارەوە ئیسە وایە پێیانێ ئەچیتە فروشگایکیش ئەو مەحسوڵاتیشە کە خۆراکیە کە بێداشتێکە بۆ نمونە شارم پێکرد بۆ مەسەڵەن شامپوو ئەو محسوڵاتێکە خۆراکیە معموڵەن مادەی نگادارەندەی لیان ئەو مادەی نگادارەندە بەخاترەوە لەگەڵ هەوا نەبێت خاصیت خۆی لە دەستپات لە ناو کیسەگەر پلاستیکیە ئەیان بەسنەوە ئەمان پای ئەسڵی تاقیقەکەیان نەخۆشیگەرێکە بە نەخۆشیگەر قەلبی متابولیکە ناسرێت یانێ نەخۆشیگەرێکە دڵە بەڵام هۆکارەکەی هۆکارێکی متابولیکە ڕەبتی هەیە بۆ سوخت و سازگەرە ڕەبتی هەیە بۆ غودەگەرەکە لە لەشە هەیە من بۆ بینەرانی خۆشەویستمان عەرز کەم کە لە پلاستیکە مەوادێکی زۆر هەیە یانێ ئەو مەوادگەرێکە لە پلاستیکە هەن زۆرن بەڵام بیسفنۆڵ و فنالاتەکان ئەمانە دوو نوعن کە ئەڵبەتە مەسەڵەن بیسفنۆڵ ئاوبێ هەیە بیسفنۆڵ ئێمە هەرێژین بیسفنۆڵ کە مادە شیمیاییەکەس بیسفنۆڵەکان و فنالات ئەو فنالاتیشە چەند جۆری هەیە کە بە فنالاتەکانە ئەو دوو مادە بەتایبەت لە ناو پلاستیکە ئەگەر واردی لەش بێت ئەتوانێت تەئسیراتی خۆی بێت ئەو تەئسیراتە چۆنە تەئسیرەکات لەسەر ئەو غودەگەرەکە دەڕۆنڕیزە ئەو غودە دەڕۆنریزە کاتێکە تووشی اختلال بوون ئەو وەکو تعادڵی بەدەن تێکەدەن ئەو کەسانە تووشی یەکێک حاڵەتێکە بن بە حاڵەتی قەڵەویە ناسرێت کە چاخە بنەوە قەڵەوە بنەوە ئەو قەڵەویە خۆی ئەتوانێت سەرچاوەی نەخۆشیکی وەک دیابەتی جۆری دوو بێت کە کاتێکە قەڵەوی و دیابەتی جۆری دوو بێت خۆی زەمینە خۆشکەرە بۆ نەخۆشی دڵ کە ئەو نەخۆشی دڵە هەمەتوانێت ناڕەسایی دڵ بێت یانێ سستبوونەوەی کارکردنی دڵ یان نەخۆشیگەر ئیسکیمیک بە دەمارەکان و ئوروخ ڕەبتی هەیە ئەوان خۆیان هەر لەم بەڕەسیە کە شارانکردوتیانە جەمعێکی 60 کەسیان جەمەو کردوێتەوە کە ڕیسکی نەخۆشیگەر دڵی متابولیکیان هەیە ڕیسکی نەخۆشی دڵ متابولیک وتمان چییە یانێ ئەوەی کە قەڵەون بەهۆی ئەوەی کە احتماڵی هەیە دیابەتیشیان ببێت بەس هەمویان نەگشتیان ئەتوانێت دیابەتیشیان نەبێت ئەڵێت کە چۆنیەتی ئەو شوێنەی کە شەرایەتەکەیان بۆیان ئامادە کردووە بەهۆی خواردن ئەو قەبوو زروفەی کە بۆ دروستکردن یا ئەو محسوڵاتێکە لە مراقبەتگەر بێداشتیە ئەمان ساییان کردو ئەوانیانە شناسایی کردگە ئەو گروگەرەکە تا تاقیقان تەماسیان یا شێوەی ژیانیان گۆڕینی ژیانیان لەگەڵ ئەم مەوادە کەمەوەکەنەوە ئەڵێن کە ئێمە یعنی ئەو تیمە تاقیقاتیە هەدەفیان ئەوەسە هەر ئینسانێک کە حتا سالمیش بێت یعنی ئینسانێکە لاغریش بێت ئەگەر ئازمایشێکی ئیدراری لێ بگرن ئەگەر ئازمایشێکی مەدفوعی لێ بگرن حتمەنە تەئسیراتی مەوادی پلاستیکی ئەتوانی مشاهدە بکرێ بۆ نمونە حتمەنە لە درێژەی بەرنامەکە ئشارەی پێکەم مادەیەک هەیە کە بەناو PAC ئەناسرێت ئەو PACە هەروەکە لەم تاقیقاتیشە هاتووە تا ئاخر بەردامەکە کە بچین ئەگەین پێ ئەو PACە لە 91% هەموو ئینسانەکان هەیە یانێ ئەگەر لە 100 کەسە ئازمایشی ئیدرار بگیرگێ ئازمایشی میزیان لێ بگرگن لەو فەحسە ئێمە ئەبینین کە 91% ئەو مەوادە پلاستیکیە وارد لەشی بووگە نەخۆشیگەری کە وتمان نەخۆشی دڵە یا متابولیکە معموڵەن ئەم نەخۆشیەتە ئەمڵێن تەرکیبیە یانێ تەرکیبیە یان ئەو کەسانە هەم قەڵەون هەم ئەوەی کە دیابەتیان هەیە
بەغێر بە عەلاوەی ئەو نەخۆشیگەرە کە بە نەخۆشیەکانی دڵ و کەوتمەتانێک سستبوونەوەی دڵ یان نەخۆشیگەر ئیسکیمیک کە ئەو دەمارگەر دڵە تووشی حاڵەتگەرێکی غەیرە نۆرماڵە بن لەوە خۆی نیشان بدات. لەو تاقیقاتە من بۆ بینەرانی خۆشەویستمان ئەو من لەبیر چوو لە پێشەکیە بڵێم ئیسە کە ئەم بەرنامە ئێمە ئەبینین ماوەی 4 هەفتەیان بۆ دیاری کردبوو. ئەو ماوەی 4 هەفتە ئەمڕۆ کە ئێوە بینەری بەرنامەکانی بەرنامەی تەندروستین بەیانی کە ئەوێتە دووشەممە هەفتەی سێوەمی دەست پێکات. ئەوەیە کە نەتیجەکەیان لە هەفتەی ئەوەڵە یانێ دوای یەک هەفتە یانێت هەفتەی پێشوو دووشەممە دوای هەفتەی ئەوەڵ ئەو نەتیجەیانە ئیعلام کرد. خۆشیان مقدمەیەکیان نووسی بوو کە نووسیان مقدمە و پیشینەکەیان ئەوە بوو کە ئەمڕۆ لە بانکێ و ئێوەرستە بێخی چاڵەی کە هەیە بە ناو ماریانە ئەناسرێت پلاستیگەری مەوجود لە بەسەبەنی مەواد غەزایی، مەواد ئارایشی، بێداشتی، زروفی منزوری لیوانگەر یا کەوچک یەکبار مەسرەفە، دەوری یەکبار مەسرەفە لە هەموو شوێنەکە ئێمە ئەیان بینین. ئەمە وەکو مقدمە وتویانە یانە لە نوکی ئێوەرستەوە تا چاڵەیەک هەیە کە بە ناو چاڵەی ماریانە ئەناسرێت پلاستیک هەیە. ئەو چاڵەی ماریانە من عەرزی خزمەت بینەرانمان کەم چاڵێکە کە مەشهوریشە لە سەط زەوین و 11,000 کیلومتر لە خوارەوە، یعنی 11,000 متر لە خوارەوە، تقریبا 2550 توولیە، 68 یا 69 متریش عەرزەکەیە. یعنی ئەو چاڵە 69 متر لە کەفی ئۆقیانوس ئارامەوە هەرواتە ژێر حاڵەتێکی لە خوارەوە، یعنی چاڵەیەکی 69 کیلومتری لە کەف ئۆقیانوسە. هەر لەو ئەکسگەرەکە من بۆ هاوڕێ هاوکارم هەناردوومە یەکێک لە ئەکسەکان ئەو نیشانەدات غەواسێکە کە مەسەڵەن تا 500 متر ئەتوانێت بڕواتە خوارەوە، نەهەنگەکە لە 1 کیلومتریە، 1 کیلومتری ژێر ئاوە مەسەڵەن ئەتوانێت ئەو مەلە بکات یا بێت و بچێت. ئەو 11,000 متر ئەو چاڵەکە بە ناو چاڵەی ماریانە 11,000 متر لە خوارەوە، یعنی تقریبا 10 بەرابەر یەک دانە نەهەنگکەن ئەتوانێت تا مەحدودەیەک بڕۆی هالێنە. ئەو شوێنە شوێنێکە کە ئەسڵەن نووری تیشکی هەتاو نایگرێت، بەڵام لەوێ پلاستیک هەیە. یعنی ئەوە یەک دانە فاجعەس کە مرۆڤ ئەبێ بزانێت کە پلاستیک تا کوێنە چووە. تقریبا جیا لە چەند وڵاتێک وەک بەنگلادێش، من وەزانم بەنگلادێش پێ، بەڵام ئەو وڵاتگەرەکە زۆر هەوڵی بووەدان، زۆر باسی خواسی لەسەرەکەن ئەو وڵاتگەرنە کە ئۆقیانوس و دەریا هابەلایەنەوە، چونکە بووگە یەک دانە معزەل بۆیان، بەتایبەت ئەوەی کە ئەو حیواناتە ئەم پلاستیکگەرەکە هاناو ئاوە دەک مەواد غەزایی یا حیواناتێکی ترە ئشتبا ئەیان گرن ئەیان خوان تووشی نەخۆشییانەکات، تووشی مەرگومیریان ئەکات. ئەوەیە کە ئەو کۆڵە تاقیقاتێک تیمگەر تاقیقاتێکی گەورە دروست بووکە بەهۆی ئەوەسە و ئالوودگی ئاوەسەکە لەو شوێنگەرە دروستە بێت. بەڵام هەروە وتمان ئەوە ناوێتە دەلیلێک کە ئەو ئالوودگیە لە شوێنگەرێک وڵاتگەرێکە دەستڕسیان هەیە بە دەریا لەوێ زۆرترە، بەڵکو ئەبێ ئەوە بزانین کە هەر لە مەقالە نووسیانە لە نوکی کێوی ئێوەرستی ساتوانی لیوان یەکبار مەسرەف، قاپ یەکبار مەسرەف، نایلۆن، دەڵق فرەیزر، هەموو شتێک ئەتوانێت لەوانیشە بمێنێت. ئەوە یەکە من بۆ ئەوواڵم ئەگەر لە لای ئێمە دەریانە ئەوە نیە کە بڵێن ئەم مشکلە گەورە نیە، بەڵکو عوارزێکی زۆر زۆر خراپیشی هەیە لەسەر خاک. یعنی میکرۆپلاستیکگەر ئەو میکرۆپلاستیکگەرە لە ناو خاکە ئەتوانێت عوارزێکی زۆر درێژخایەنیان بێ. هەروەکە عەرزی خزمەت بینەرانی خۆشەویستم کرد دوو دانە مادە هەیە کە بیسفنۆل و فتالاتەکانن. ئەم تیمیشە زۆرتر تاکیدیان لەسەر ئەوە کردەوەتی چونکە غودەی دەروونڕیز مختەڵەکان ئەمانە ئەتوانێت کاتێکە ئەو غودەت دەروونریزە تەرەشحاتی تووشی خلل بوو
ئەتوانێت مقاومت بە ئەنسولین دروست بێ، قەڵەوی دروست بێ، ئەوەش ئەوێتە زەمینە بۆ نەخۆشیگەرێک کە نەخۆشیگەر دڵ مەتابۆلیک بواتە سەر. ئەمان وتیانە نازانی ئایا ئەگەر ئەمان ئەوبەتە پلاستیکیان کولن قەت کردگەل لەم تیمە، بەڵام ئەڵێن کە خۆشیان پلاستیک بە هیچ شێوەی ناتوانانی لە ژیانە لای بین، بەڵام وتیانە ئەگەر کەمەوە بێتەوە ئایا ئەو عوارزە کەمەکات یا زیاکات، ئەو عوارزە کە ئازمایشەکانە چه تەغیراتی تێ بەسەریە. ئەوان ئەو ئازمایشیانە کردووە، جارێکی تر ئامارەکانیان داوتویانە 60 کەسن، 60 کەسەکەی گەورە ساڵن لە نێوان 18 ساڵ بۆ 6 ساڵ کە عەوام هۆکارەکانی مەترسی تووشبوون بە نەخۆشیگەر قەلبی مەتابۆلیکیان هەیە. چه کەسێک لە نەزەر ئەمانەوە ئەو معیارگەرە چین کە احتمال مەسەڵەن کەسێک ئەتوانێت ریسکی نەخۆشی قەلبی مەتابۆلیکی بێ. BMI وتووە BMI 30 کیلوگرم، یعنی مساویە زۆرتر لە 30 کیلوگرم بێ. من سەرێ ئێژم ئیسا هەر کەسێکمان موبایلێکا بە دەستیەوە هەر بنووسێ BMI فارسی یانە بە ئەلفبای فارسی کوردی بە لاتینیش بنووسێ ئەیتێرێت ئەو BMI مەسەڵەن هی خۆتت گەرەکە تۆ داوای بەرزی باڵا دەکات و کێش یا وەزن، یعنی قەد و وەزن. کاتێکە قەد و وەزنت پیایت ئەو خۆی وەک ماشین حەسا گوشیەکە حەساویەکە بۆتان مەسەڵەن ئێژێت تۆ 15 کیلو BMIەکەت 15 کیلو، یعنی 15 کیلو لەو حەدە هایتە سەرەوە. قەبلەن ئەم سیستەمە نەبوو، مەسەڵەن ئەیان کەسێ 170 سانتیمتر بۆ نمونە دروستیش بووەوە، ئەیان 170 سانتیمتر باڵایە یەکەکەی لاوە ئەشێ 70 کیلو بێت. ئەگەر مەسەڵەن 90 کیلوە ئەیان 20 کیلو مەسەڵەن ئیزافە وەزن یا ئەو BMI ئەو ڕۆژەسە کە لە بان گوشیەکانەوە هەر ئیستفادا کردێت بۆ دەوری کەمەریشە بۆ پیاوان وتیانە ئەگەر زۆرتر یا مساوی 103 بێ بۆ خانمەکانیش زۆرتر یا مساوی 88 بێت، یعنی 103 بۆ ئاغەگەر یا 88 بۆ خانمەکان، ئەوە وەکو علایمگەرێکە ریسکە بۆ تووشبوون بە نەخۆشیگەر قەلبی مەتابۆلیکی، یعنی هەم قەڵەوی هەم ئەو دەور کەمەرە کە ئەنازەیە گیرگێت. ئازمایشەکەش 4 هەفتە من عەرز خزمەتانم کرد ئیسا هایم ناو هەفتەی دوومە دووشەمە بەیانی هەفتەی سێوەمی دەست پێکات خۆیان وتویانە تواو ئەو نوشیدەنیگەرە تواو ئەوانەی کە ئەو خواردنەوەگەرە وەکو ئاو بێت، نوشابە بێت، هەرچێ بێت کانە زرفگەرێکی پلاستیکی ئەوانە بە کولی قەدەغا ناکرێت، خواردنەکان یان ناو قابلەمەگەرێکی ئستیلە دروستە کردێت بە هیچ شێوەیەک لە پەرداخی پلاستیکی بۆ نمونە بۆ ئاو خواردنیش حتا ئیستفادە ناکرێت، لە پەرداخی شیشەی کەڵک وەرەگرن. بۆ شامپو و سابوونیش وتویانە سعیەکەین، چون سابوونی شەیە سابوون مایە هەر لە ناو پلاستیکە عەرزا کردێت یا وەسایلێ بێداش شخصی و نزافەت، ئەوانە کولن پلاستیکیان حەذف کردووە. کردویانە 60 کەسەکان کردووە بە 2 تیمی 30 نەفەرە، یعنی 30 نەفەر کە ئەو مشەخصاتیە هەیە لە ڕیسکەکەی هەیە، هەر بۆ شێوە زیندگیە هیچ دەستکارێکی ناکەن، ئەوانیان دانی 30 کەسیان، بەڵام کە هەر ئەو مشەخصاتەیە کەوتم ئەوەی کە کێش و وەزن و ئەمانیانە زیاتر لە حەدە لە حەدێکی نۆرماڵە لە ریسکی نەخۆشیە هەن، ئەوانە 30 کەسیان لە مەعرەزی پلاستیکە هەن، 30 کەسیان بە کولی حتا لە وەکو وەسایلێکی شامپو و سابوونیش حەذف بکەن. دوای ئەنازیگیریەکانەکەن، ئەنازیگیریەکان یەک ئازمایشی ئیدرارە، 2 ئازمایشێکە کە لە مەدفوعی شەتانە بیگیرگە یا لە ئاوی لوتی شەتوانە بیگیرگە، چون پلاستیک هەرەوە نیە لە ڕێگەی خواردنەوە بێت، حتا لە ڕێگەی ئەڵێن هەناسەدان و استنشاقیشەوە ئەتوانێت ئەنازە بگیرگە، فشار خوێنیشە و بازێ لەو تەرکیبات بەدەنە ئەمانە کە بەڕەسیەکەن. ئەوەی کە لەو متاڵعاتە تقریبەن دوای هەفتەی یەکەم یانێ دووشەممەی پێشوو ئەوان یەک دانە نەتیجەیەکی سەرەتایی هەروەها تویانە کە ئەو ئازمایشیانە ئەنجام داوە، نەتیجەیەکی سەرەتاییان نە بە عنوان نەتیجەی کولی ئیعلام کردووە.
لەو نەتیجە ئەوان وتویانە خۆی ئەزانی لە 91% ئەوەی کە شاریشمان کرد لە 91% لە تواو مرۆڤە ئینسانەکانە مادەگەر پلاستیکی بە تایبەت ئەوانەی کە بە PAC ئەناسرێ هەن. دوای هەفتەیەکەوە یعنی دوای یەک هەفتەم قرار بوو 4 هەفتە بێت، هێشتا 2 هەفتەی ماوە. دوای هەفتەیەکەوە دیان ئەم کەسانەی کە لە مەعرەزی پلاستیکە نەماگن بە کولی ئەو سەطح PACە کارشێکیان هاتنە خوارەوەیکی بەرچاوی بوو بۆ قابلە زۆر قابلە ملاحەزە بووە. دیارە هێشتا ئامار و شتەکەیان نەداوە دەرسەد و شتەکەی تا چە ئەنازەی هاتووەتە خوارەوە. ئەوان وەکو ئەوەی کە وتیان هەمێشتا یەک هەفتەی لێچووگە ئێمە ئەم نەتایجە بەرچاومانە لێ بینیوە، بەڵام وتیانە هەر ئەوەی کە لە مەعرەزی پلاستیکە نەبوون چە بە شێوەی ئەوەی کە خواردنی بێت یا جەزبی بەدەن بێت یا استنشاق بێت، ئەوە ئیعلامیان کردووە کە تەئسیری هەیە، بەڵام نەتیجە کولیەکەی دوای 2 هەفتەی ترەوە ئیعلامەکەن و دوایەوە حتمما تەجزیە و تەحلیل و ئانالیزیەکەن. لە ئاخری بەرنامەکەەوە من عەرزی خزمەتی بینەرانی خۆشەویست کەم 2 شت هەیە کە ئەرزی ئێوە خۆشەویستانی کەم دانێکی ئەوەی کە خۆیان ئەم تاقیقاتە وتیانە بۆچی ئەم تاقیقاتەکەین. خۆ ئەگەر مەسەڵەن تەئسیری نەوایت یاوە هەر بەو شێوە ئیدامە بن، بەڵام بینیویانەکە تەئسیری هەیە. تەئسیرەکەیشی ئەوەیە کە ئێتر وەکو علمی بێداش و تەندروستیش ئەبێت ڕێکارێکیان بێ وەکو سیاسەتێک ئەبێ سیاسەتێکی بێداشتیان بێ پرۆتۆکۆلی بۆ دابڕێژن، استراتیژی خۆیان دیارکەن. ئەوان بتویانە بزانین ئەولەویەتەکان ئەبێ بۆ داهاتوو چی بێت و چی بکەین. جیا لە تاقیقی ئەم تیمە من هەروە ئەمڕۆ بە شۆن بازێ مەتاڵبە گەڕیان ئەڵێن تا 2050 یعنی تا 25 ساڵی تر هەم ئەوەی پلاستیکەی کە دەفع کردێت هەم خەتەراتەکەی دوو بەرابەرەوە بێتەوە، یعنی لە عەرز 25 ساڵە چونکە ئایسە ئەڵێن کە لە ماوەی نیم دقیقە لە تواو دنیا لە ماوەی نیم دقیقە 1 ملیۆن ئالۆ شیشە هینگەرە ئافرۆشی پلاستیکەکەی دیارە قوتووی حەڵەبیشی هەیە مەسەڵەن نوشابە بێت ئاو بێت، ئەوانە نە بەو ڕێژە، بەڵام دەفعی زوباڵەگەری پلاستیکی دوو بەرابەرەوە بێتەوە. ئەوەیە کە یەکێک لە خەتەرەکانە زۆربەی لە حیواناتی ئەوانێکانە ناو ئاوە لەسەر ئێکۆلۆژی و ئەمانە تاقیقیانەکەن لەس وەکو نەهەنگەکان هەر بەرنامەی پێشوشمان هەر لەسەر نەهەنگ بوو، بەڵام بابەتێکی تر بوو بۆ تاقیقات کە ئەوە بوو مەسەڵەن چەندین مواردیان دیوە بەهۆی خواردنی کیسەگەرێکە لە کەشتیگەرە فڕێئان یا لە سەواحل گەرێکە هەیە ئەشغاڵە پلاستیکی تێبووگە ئەوانە لە ناوچوو بن. وەکو ئاخرین مۆردێکیش کە تۆسیەی بەرنامەی تەندروستیە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەبێت پاراستنی ژینگە بۆ ئەوەی کە ئەو مەوادە ئەبێتە میکرۆپلاستیکیش ئەڕواتە ناو خاک ملیۆنها ساڵ تەجزیەش نابێت، بەڵکو ئەبێتە میکرۆپلاستیک تەئسیراتی خۆی لەسەر خاکەدا ئەنێت، نسا بە میوە بێ گەنم بێ هەر شتێک بێت بە هەناسەدان بێت، ئەو مەوادە ئەتوانن سڵامەتی ئێمە خەنە مەترسیەوە. حتمەنە لە فڕدانی زبڵ و ئەوانەی کە دڵقە عەلاگەیە پلاستیکە ئەو قوتو پلاستیکە دەبە ئاو گەرەسا حتمەنە خۆمان پارێزین و بە شوێنگەرێکتر کە دابین کراوە لەوێ فرد بدرگێن. بینەرانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەیشمان، هیوادارم کە جێ ڕەزامەندیتان بوێت تا پێگەیشتنەوەمان لە بەرنامەی داهاتوو ژیانێکی پڕ لە شادی و سڵامەت و بەرخورد بە پلاستیکێکی کەمیش بۆ هەمومان ئارزوت.